سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشت هێواڵەکانی ڕۆژووی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر سۆیلا حیجاب، هاتنی لافاو لە بورلانی ماکۆ و ڕووخاندنی 60 خانوو، مەترسی جێبەجێکردنی حکمی سێداری 5 زیندانی سیاسی گیلک و بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئاهواز و شیراز. درێژەی هەواڵەکان. مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر سۆیلا حیجاب. بەپێی راپۆرتەکان سۆیلا حیجاب ژنە بەندکراوی سیاسی کورد و یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار پاش تێپەڕبوونی زیاتر لە 5 مانگ لە دەست بەسەرکرانی مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزایی لەسەرە. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو کە ئێستا لە بەندیخانەی کوچەی کەرەج ڕاگیراوە لە ڕەوتی دادگاییەکەی لە یەکێک لە لقەکانی دادگای ڕژیم لە فردەوسی کەرەج بە سەرۆکایەتی محەممەد پور بە چەندین تۆمەتی وەکو هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، سازکردنی گروپ و وەلێدرەی خۆپیشاندانەکانی مانگی بەفرانبار تۆمەتبار کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو لە سەرەتای دەست بەسەرکرانی تاکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و هەروەها پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەش کراوە. هاتنی لافاو لە بورلانی ماکۆ و ڕووخاندنی 60 خانوو. ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی لافاوێکی تون لە ناوچەی بورلانی ماکو تا ئێستا 60 خانوو ڕووخاون و زیان بە زیاتر لە 110 بنەماڵە گەیشتووە. بەپێی دوایین ئامارەکان ئەم لافاوە ڕۆژی چوارشەمە ڕوویداوە و گوندەکانی بەری، پەنجەرلو و وەلیکەندی گرتووەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە جگە لە خانووی دانیشتوان زیانێکی زۆریش بە پردەکان، ڕێگاوبان و ژێرخانەکان و شوێنەوارە مێژوویەکانی ناوچەکە گەیشتووە. شایانی باسە کە بەهۆی قورسایی زیانەکان هەندێک لە خێزانە زیان لێکەوتووەکان ماڵ و شوێنی نیشتەجێبوونیان لەدەستداوە. مەترسی جێبەجێکردنی حکمی سێدارەی 5 زیندانی سیاسی گیلک. بەپێی راپۆرتەکان بەردەوامی شەپۆلی ئەعدامەکان لە ئێران بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی نیگەرانی سەبارەت بە مەترسی جێبەجێکردنی حکمی ئەعدامی 5 زیندانی سیاسی گیلک. بەپێی دوایین زانیاریەکان ئەو 5 زیندانیە بە ناوەکانی مەنوچێر فەلاح، پەیمان فەلاح ئاوەر، یاعقوب درەخشان، زەهرا شەهباز تەبەری و کەریم خوجەستا ئێستا لە زیندانەکانی لاکانی ڕەش ڕاگیراون و پێشتر لەلایەن دادگای شۆڕشەوە بەهۆی تۆمەتی سیاسی و ئەمنیەکان بێعدام مەحکوم کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕەوتی دادگاییکردنی ناوبراوان بە شێوەیەکی نادادپەروارانە و بەبێ بەڵگەی ڕوون بەڕێوەچووە و مەترسی جێبەجێکردنی حکومەکەیان لە بەرزبوونەوەدایە. بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە ئاهواز و شیراز. بەپێی راپۆرتەکان لە بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی چالاکیان و هاوڵاتیان لە ئێراندا 3 هاوڵاتی لە شارەکانی ئاهواز و شیراز لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. بەپێی دوایین زانیاریەکان موجاهر سەواری، چالاکی مەدەنی و کولتوری تەمەن 37 ساڵ و خەڵکی ئاهواز بەیانی یەکی پوشپەڕ لە ئەنجامی هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. هەروەها 2 هاوڵاتی دیکە بە ناوەکانی سیما سەیپتتور و ناهید فەلاحەتی لە شیراز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە تا ئێستا هیچ زانیاریەکی ڕوون لەسەر هۆکاری دەست بەسەرکران و تۆمەتەکانیان یا شوێنی ڕاگررتنیان بڵاو نەکراوەتەوە. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی ساحلی سەییدی کەنارەک دژ بە پێنەدانی حەقدەسەکانیان. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شرکەتی ساحلی سەییدی کەنارەک دژ بە پێنەدانی حەقدەسە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای پێنەدانی حەقدەسە دواخراوەکانیان بۆ ماوەی چەندین مانگی بەردەوام تەنانەت مافی بیمەکانیان دابین نەکرا و لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە درێژەی ناڕەزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزبوونەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان و پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمێنی شوێنی کار و هەروە کەمکردنەوەی ساعەتی کاری بوون. تۆمارکردنی ئێران لە ڕیزبەندی وڵاتە مەترسیەکان لە بواری ئەشکەنجادا. ڕێکخراوی جیهانی بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە دووەمین وشانی ڕیزبەندی جیهانی ئەشکەنجەی بڵاو کردەوە کە تێیدا ئێران وەک یەکێک لە وڵاتە مەترسیەکان ناسراوە.
لەم راپۆرتەدا ئێران لە 6 پێوە لە ئاستی بەرزترین مەترسیدا هەڵسەنگێنراوە و لە بواری دەست بەسەرکردنیشدا لە ئاستی مەترسی بەرز دانراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو راپۆرتە ئاماژە بەوە دەکات کە دۆخی ئەمنی و سیاسی ئێران و هەلومەرجی گونجاو بۆ بەکارهێنانی توندوتیژی ڕێکخراوە و پێشگیرکردنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان و چالاکانی مەدەنی دروست کردووە. هێرش بۆ سەر کەشتێکی بازرگانی لە گەرۆی هۆرمۆز. بە پێی دوایین هەواڵەکان هێرشێک بۆ سەر کەشتی بازرگانی لە گەرۆی هۆرمۆز بۆتە هۆی بەرزبوونەی ڕێژەی ئاڵۆزیەکان سەبارەت بە ئاسایش یاتوچووی دەریایی و بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان. بە پێی دوایین زانیاریەکان ئەو کەشتیە بارینە کە ئاڵای سنگاپوری هەبووە لە کاتی تێپەڕبوون لە گەرۆی هۆرمۆز بەرەو دەریای عومان کەوتۆتە بەر هێرشێکی نەناسرا و زیانی پێگەیشتووە. شایانی باسە کە تا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە زیانی گیانی بڵاو نەکراوەتەوە. دەستپێکردنەوەی هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە ئیسرائیل. بە پێی راپۆرتەکان ئیسماعیل قانی فەرماندەی هێزی قودسی سوپای پاسداران هەڕەشەی کردووە کە پێویستە ئەرتشی ئیسرائیل پێویستە لە زووترین کاتدا باشووری لوبنان بەجێبهێڵێت. ناوبراو لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەر هێزەکانی ئیسرائیل لە خاکی لوبنان نەکشێنەوە بە زووی بە شەرمەزاری و شکست ناچار بە پاشەکشێ دەبن. جێگای ئاماژەیە کام هێرشانە لە کاتێکدا دێ کە هێشتا هەندێک لە هێزەکانی ئیسرائیل لە باشووری لوبنان جێگین و ئاڵۆزیەکانی ناوچەکە بەردەوامن. ئاگادارکردنەوەی عێراق سەبارەت بە ئەگەری دەرچوون لە ئۆپێک. بە پێی راپۆرتی گەیشتوو وەزارەتی نەوتی عێراق هاوکات لەگەڵ ئاماژەدان بە کاریگەریە نێرێنیەکانی شەڕی ئێران بۆ سەر پیشەسازی نەوتی ئەو وڵاتە داوای زیادکردنی پشکی بەرهەمهێنانی نەوتی عێراقی لە ئۆپێک کردووە. بە پێی دوایین زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق لە بەیاننامەیەکدا جەختی لەسەر پێویستی پێداچوونەوە بە بنەماکانی دیاریکردنی پشکی بەرهەمهێنان کردوێتەوە و ئاماژەی بە بارودۆخی تایبەتی ئابووری و ئەمنی عێراق کردووە. ئەمە لە کاتێکدایە کە پاش بڵاوبوونەوەی هەندێک راپۆرت سەبارەت بە ئەگەری دەرچوونی عێراق لە ئۆپێک بەرپرسانی وەزارەتی نەوت ئاماژەیان بەوە کردووە کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بڕیاری مانەوەی یا جێهێشتنی ئەو ڕێکخراوەیە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. پشتگیری دیوانی باڵای ئەمریکا لە سیاسەتی کۆچبەری ترامپ. دیوانی باڵای ئەمریکا لە بڕیارێکدا بە قازانجی حکوومەتی دۆناڵد ترامپ دەنگی داوە دەسەڵاتی سنووردارکردنی وەرگرتنی پەنابەرانی لە سنووری مەکسیک پشتڕاست کردوێتەوە. ئەو بڕیارە بە پێی زۆرینەی 6 دەنگ بەرامبەر 3 دەنگ لەلایەن دادوەرانەوە پەسەند کراوە و بە پێیەوە حکومەی فیدراڵ دەتوانێت لە دۆخی قەرەباڵغی زۆر سنوورەکاندا وەرگرتن و پشکنینی داواکاریەکانی پەنابەران دوابخات. هاوکات حکوومەتی ترامپ ئاماژەی بە ئەگەری دووبارەوەی جێبەجێکردنی سیاسەتی وەرگرتنی سنووردارکردنی پەنابەران کردووە. دوایین هەواڵ بەرزبوونەوەی ژمارەی قوربانیانی بوومەلەرزە لە ڤەنزوێلا. بەرپرسانی وڵاتانی ڤێنزوێلا ڕایانگەیاندووە کە پاش بوومەلەرزەی وێرانکرد لە وڵاتە ژمارەی قوربانیان بەردەوام لە زیادبووندایە و هێشتا هەزاران کەس ونن. بە پێی دوایین ئامارەکان تا ئێستا ژمارەی گیان لە دەستداوان بەلانی کەم گەیشتووەتە 188 کەس و نزیکەی 1520 کەسیش بریندار بوون. هەروەها بەرپرسان ئاماژەیان بەوە کردووە کە زیاتر لە 200,000 کەس هێشتا ون و تیمەکانی گەڕان و ڕزگارکردن لە کارەکانیان بەردەوامن. بینەرانی عەزیز گەشتیاواڵەکانمان پێشکەشکردن. هەشتا دوو بەختەوەربن.